هەڵبات هێوی نا مەلەوانگە فریا عێراقیەکانەکەوێت نە سۆندە ئاوی سۆندە نە هیچ شتێک لەناو ئەم هەموو کێشە و گرفتانەی گەرمە نەبوونی کارەبا کەمی ئاو کێشەی پارە و دارایی بابەتی ململانی نێوان حەشدی شەعبی و ئەمریکا لەولاوە بۆستێ ئەمە کێشەیەکی قوڵتر و گەورەتری ئەمنی دروست کردووە لە عێراقدا هەڵبەت ئەم بابەتە چەند کاریگەری هەیە لەسەر پێگەی عێراق ئەوەندەش لەسەر دەرونی عێراقیەکان کاریگەری دروست کردووە چونکە ماوە ئەم پێکدادانانە ڕوودەدات ئەمڕۆ هەرێم کەمال ئاغا ئەندامی لیژنەی بەرگری و ئاسایشی پەرلەمانی عێراق لەم تەوەرەیە لەگەڵمانە بزانین عێراق بەرەو کوێ دەگات بەخێوی کاگەرم زۆر سپاس بەیانی باش هەربژین سپاس بامەجە بن هەڵبەت عێراق لەم ململانیانە کە من ئاماژەم پێدا سەر لەکوێ دەرەکاتەوە بێگومان دەبێ بگەڕێنەوە بڕێک بۆ مێژوو باوەگراندی عێراق لە ململانەی سیاسەکان بە تایبەتی دوای پرۆسی ئازادی عێراق کە عێراق دەتوانین برین کۆمەلگەی نێودەوڵەتی بە قەبارە و مەودایەکی دووردرێژ و پشتگیرێکی ئێزگار گەورە پشتگیری لە عێراق کرا دوای ڕوخانی ڕژێمی سەدام چ ئەو کۆمەچە مادێن لە دووەلیمان حەوە بۆ عێراق کۆکراوە و عێراق وەکو پشتگیرێکی کۆمەلگەی نێودەوڵەتی توانین برێن لە ئاستی ڕێزی هەرە وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیاژ بوو ئەو پشتگیرەی کە لەلایەن وڵاتانی کۆمەلگەی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەمریکا خودی بەڵام ئایا ئەمانە توانی عێراق تا ئێستا لە دوای پرۆسەی یان 2023ەوە کە ڕژێمی سەدام ڕوخا عێراق بێتە سەر قاچی خۆی دەتوانین بڕێن بە کۆمەڵێک هۆکار نەخێر هیچ لەو هۆکارانەی کە عێراق سەرەتای ڕوخانی ڕژێمی سەدام و هاتە سەر قاچی خۆی بە دەستورێکی بەم قارنە لەگە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشترین دەستور و کرانەوەی عێراق بە بەردەمی کۆمەلگەی نێودەوڵەتی و پشتگیری عێراق لەلایەن ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانی و تا حدێکی باش بەڵام عێراق بەهۆی ئەوەی کە هەم کۆپی دیموکراتیەت نەگوازێتەوە بۆ دەوروبەری عێراق کۆمەڵێک دژە عێراق دژە سیستەمی عێراق دروست بوو وای کە ڕۆژ بە ڕۆژ ئینجا هات پاشماوەی سەدامەکان قاعدەیان دروست کرد و لە قاعدەوە وردە وردە تاگەیشتە داعش و دواتر ئەمریکا ڕوویدا مەسەلەی عێراق بەرەو کوێ پرسیارێکە کاتی زۆر دێ بەڵام بە کورتی سەرەتایەکمان باس کردبەوەی هەم بۆ بیرێنار و ئێوەش ڕوون بێتەوە کە عێراق بەهۆی کۆمەلێک هۆکاری ناوخۆ دەرەچی و ئێستا ناوخۆ بە تایبەتی لەوانەیە ئایندەیەکی باش چاوەڕێ عێراق نەکە مەسەلەی لە ڕووی ئەگە باسکەین من ئاماژەم بەوەدانی کۆمەلگەی نێودەوڵەتی عێراقی کردە بە چەقێک هەم بۆ گۆڕانکارێکی باش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقش بێتە چەقێکی گۆڕانکاری بازرگانی ئەو چەقی لەوانەیە لە هەندێک شوێن و شاری تری ڕۆژهەڵات هەبوایە بیگوازنە بۆ عێراق بۆ چەقێکی گرنگی بازرگانیشی جیا لە مەسەلەی سیاسی بەڵام عێراق وەکو ئاماژەم پێدا بەهۆی هەموو ئەو هۆکارانە هۆکاری تریش کە ئاماژەی پێ بدەین عێراق ئامادەکاریەکی ئەو تۆی نەبوو بۆ ئەو کرانەوەی کە لە عێراقێکی مغڵقی سیستەمێکی تاتۆلاتاری سەدام حکومی دەکرد یەکسەر کرانەوە بێ تهیەکردن مەسەلەی دیموکراتیەت و کرانەوەی تر کۆمەڵێک دەستێوەردانی و خۆش ئەوەکو ئاماژەمان پێدا ئامادەکاری نەبوو ئەوەی کە دواتر بوو ساحەیەکی ململانی سیاسی و کاتێک ئەمریکاژ ئەلانی کرد کە ئێران سووریا مەحوەری شەڕن ئەو دوو مەحوەرش خۆشیان ئاماژەم پێدا کاری زۆریان لەسەر ڕوخانی ئەو سیستەما کرد بۆی کۆپی ئەم دیموکراتیەتە یان کۆپی ئەم دەستورێن نەگوازێتەوە بۆ وڵاتەکانی عەرەبی و ناوچەکە ئەمانەش هەموو ئەو هۆکارانە بوون دێنەوە سەر پرسیارەکەی ئێوە بەرەو کوێیانی عێراق ئێستا ئەگەر باسی حەشت بکەین زیاتر کە ئاماژەت پێدا حەشت بە دەنجی پەرلەمانی عێراق بوو ینی لە ڕووی یاساییەوە شەرعەتی پێدراوە دەنجی بۆ دراوە ڕێکخراوە بە یاسا لە ڕووی مەرجعیەتی ئاینیوە دەنجی بۆ دراوە مەرجعیەت ئەو کاتە بۆ ئەوەی کە عێراق لە بەردەم بەغدا لە بەردەم گرتندا بوو بەغدا لە بەردەم ترسی داعشدا بوو هێرشەکانی داعش لە غەرب لە شارەکانی مۆسڵ سڵاحەدین تا گەیشتە ئەنبار و لە ئەنبار تێپەڕی تا لێواری بەغدا هات ئەم کاتەکە خەتەرێکی گەورە لەسەر بەغدا هەبوو بەڵام ئایا ئەمەی کە دوێنێ قوربانیان لە پێناودا حەشت ئەمەی کە دوێنێ کە عێراقیان لە مەترسی ڕزگارکە قوربانی ئێزگار زۆریاندا
ئەوەی کە ئێستا هەیە ئەو گروپانەی لە پەنای حەشد یان بە جۆرێک لە زۆرەکان کەوای کردووە عێراق ئەوڕۆ لە بەردەمی کۆمەلگەنی دەوڵەتی زۆر تووشی احراجێکی گەورە بووە. عێراق ئەوڕۆ لە بەردەم دۆستەکانی خۆی هاوپەیمانەکانی خۆی کە شەڕی داعشان بۆ کرد، شەڕی ئاسمانی داعشی ئێستا بۆ دەکەن، فڕۆکەکانی ئیستیلاعی ئەمریکا هاوپەیمانەکان تا ئێتاش خەریکن بۆی هەر جولەیەکی داعشە بێ بۆیان کەشف بکەن، دیار بکەن ئایا ئەو چاڵاکیانەی کە ئێستا یان کارە تیرۆستەکانی داعشی ئێستا بەشێکی زۆری کە لە ناو دەچن یان ناگاتە بەغدا بەهۆی زانیاری ئیستیخباری ئیستیلاعی ئەمریکایە بەشێکی هەر زۆری کەسی ئێستا ئەوانە شەوانە ئیستێداف دەکرێن، نێردەی نەتەوە یەکگرتوەکان ئیستێداف دەکرێت. بەگشتی عێراق ئەمڕۆ ناتوانێت ئەمەی کە بە یاسای نێودەوڵەتی دەبێت عێراق ئەرچێکی بیپارێزی چۆکو باڵیۆز و باڵوزخانەکان لە عێراق، چۆکو ئەو هێزە هاوپەیمانەی کە دوێنێ شەڕی بۆ کردو هەموو ئەوانش ئەمڕۆ چێ تاوانبار دەکرێت و بەشی زۆریشی ئەمە خۆشان ئەلان دەکەن بەشێکن یان ئەو هێزانن کە لە پەنای حەشت خۆیان هەشار داوە خۆیان بەڵێت چەترداوە. ئەمە کارێکە متمانەی عێراق لە بەردەم کۆمەلگەنی دەوڵەتی لە بەردەم دۆستەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ لاوااستر دەکات. ئایا دوای ئەوەش کە هەم عێراق نەیتوانی وەڵامی ناوخۆش بداتەوە لە ڕووی ئابووریوە کە ڕەوشێکی خراپدا بەنامەکەی ئەوم بینی سە مەسەلەی کارەبا ئەمە ڕۆژی عێراق ئەگەرچی دەڵێن 50 ملیار بەڵام بەپێ ئەو ژمارەی ئێمە لە بەردەستمانەوە لەناو پەڕەما زۆر جێمانە دەبێت لە سەروی 7 ملیارد دلار لە کارەبای عێراق سەرف کراوە. بەڵام عێراق تا ئێستا بێ کارەبایە، ئێستا کارەبای نییە. ئەمە هەڵبەت عێراق مەبەستمان هێوی ئەو هەموو کێشەی هەیە. عێراقێکی تا ڕادێگەتوانین بڵین هیلاکە چاودێرانی سیاسیش خوان باس لەواکەن. عێراق بەرگی ئەم دۆخی ئێستاگرێ بۆنە بەرگی ئەو شەڕە ڕاستە و خۆی نێوان حەشی شعبی ئەمریکاگرێ. پرسیارەکە گرنگە ئەنیرا دیارە ئەوەی کە بە وەکالە شەڕ دەکرێت لە ئێمان، ئەوەی بە وەکالە شەڕ دەکرێت لە سووریا و عێراقش هاتە ئەو بەرنامەیە بێگومان ئەمە زەرێکی ئێزگار زۆر بە عێراق دەگەێنرێ و ئەمریکا کشانەوەی سەربازی بەڕێکەوتنی سیاسی دەبێت بە هێزی سەربازی ناکرێت و ئەو کشانەوەی کە خۆشی لە کۆبوونەوەکانی ڕابردوو لەگە وەزارەتی دەرەوەی عێراق کە چەند کۆبوونەوەی کراوە و ئەمریکا خۆی مەبەستێتی خشتێکی بۆ کشانەوەی هێزەکانی لە عێراق و ئەمە بە هێزی سەربازی ئەم بە ئەوە ناکرێت و عێراقیش کاتێک لەسەر داوای حکوومەتی عێراقی هێزی ئەمریکا لێرەیە هاوپەیمانەکان لێرن ئەو کاتێک کە شەڕی داعشە بوو ئەم کاتێک کە عێراق داوای کرد ئەم کاتێ عێراق کە چەند فڕقەیەکی لەدەستدا پێویستی بێزەکانی ئەمریکا هەبوو چۆن بەڕێکەوتن هێزەکە هاتووە دەبێ بەڕێکەوتنیش بۆیە ئەمەی کە ئێستا ئەمریکا بەشێک لەوەی کە مەبەستی کشانەوە نەکشانەوە نییە شەڕەکە بەڵکو شەڕێکی بە وکالەتە و عێراقش کاتێک دەبێت بە ساحەی تەسفیاتی شەڕی ئەمریکا ئێران بێگومان خزەرێت یەکەم عێراق دەیکا لە بەروی عێراق خۆی ئەگەرانی لەگەڵ ئەمریکا چی لێر لەم نێوەندەدا جامە پرسیارەکە لێر ئەمەیە ئایا عێراق توانین سەر قاچی خۆی لە ڕووی ئەمنیەوە بۆستێ لە ڕووی ئابووریەوە بۆستێ لە ڕووی سیاسیەوە بۆستێ بێگومان هەموو ئەو سێ خاڵی من ئاماژەم پێدا سێ ڕێکەزی ئەساسین نەیتوانیوە لە ڕووی ئابووریەوە ئێستاش ئەگەر عێراق پشتگیری ئەمریکا و دۆستەکانی نەبێ ئەگەر خشتەی قەرستان ئێستا بۆ باسکەم کە عێراق ساڵانە لەو مەوازنەی وا بڵێن 20 بە تایبەتی کە 20 هەر لەسەر 90 ڕۆیشت لە 21 ئەو قەرزانە کە هەیەی دۆستەکانی عێراقیان ڕاگەتووە بە قەرزی زۆر گەورە بۆ پرۆژە بۆ هەندێک بابەتیەوەی کە عێراق سەر قاچی خۆی بۆستێ کەچی بەم هەموو قەرزەش و بە وەزعی کە هەیە عێراق تا ئێستاکە نەیتوانێت ڕووی ئابووری بێتە سەر قاچی خۆی وەگە پشتگیری ئەو نێودەوڵەتی ئەمریکای نەبێ بەیانی بێگومان کشانەوەیەک بە شێوازێک لە شێوازەکانە بێ لەوانەیە عێراق بخەوتە ژێر ئابلوقیش ئابووریش لەوانەیە ئەم کاتە عێراق توورمە بینەوە لەبنانی لێبێ بۆیە ئەفغانستان ئێستا زۆر کات باسەوە کراڵە ئەگەر بنمونە هێزەکانی ئەمریکا بکشێتەوە ینی بەهۆی گروپە چەکدارەکانەوە ڕەنگە عێراقیش هاوشێ ئەفغانستانی لێبێت چکە ئەگادارین ئەفغانستان لێسادا بڕیار هێزەکانی ئەمریکا بکشێتەوە خەڵکی ناوچەکە بە تەواوی ترسی لە نیشتە لە گەڕانەوەی تالیبان چ بۆ عێراق چ بۆ ئەفغانستان 20 ساڵ نزیک 20 ساڵ لەسەرەوەی 20 ساڵ حکومڕانیە کە نەیتوانی خۆی دروستکە بەهوم پرژێنین دەوڵەت کە هەیە بووە دیارەمە کۆمەڵ حیسابات هەیەیانی ئەفغانەکان پژگیریش ئێزگار گەورەی ناتۆ وڵاتانی دنیای وەرگرت بۆی هەم قاعدە لە ناوبام حکومڕانێکی ڕەشید هەبێ بۆی توان بژین لەگەر کۆمەلگەی دەوڵەتی تەزاڕب نەکەن
تا ئێساش حکوومەتە ئەو حکومەتە بێزە ئەوە نەبوو کە ئێستاش هێزەکانی تاالبان ڕۆژ بڕۆ لە پێش برچێدایە بێنێ سەر خۆمانەوە عێراقێنی زیاتر ئاماژە پێ بدەین کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دۆستەکانی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیوە ئیتر ئەو عێراق نابێت کە ئایندێکی باشی لەسەر پرسیاری یەکەمت ئایندێکی باشی هەبێ و دوا ڕۆژی عێراق لە بەدەم ئابووریش دارخان چاوەڕێ دەکرێت لە بەردەم ئەمنیەتێکی خراپ چاوەڕێ دەکرێت لە بەردەم ڕەوشێکی سیاسی دیبلۆماسی واتە کەوتنی عێراق مزداقیتی عێراق لە بەردەم کۆمەلگەنی دەوڵەتی لە بەردەم دۆستەکانی وەو کاتەش ئەم وڵاتانی کەوای لێدێ هیچ یاوەدێکی نیە لەگەر ئەم وڵاتانی کە کەوتون تێژ بەندی ژێربەندی حوتی نەتوێ گردوەکان بۆیە عێراق لەوانەیە بکەوتە ژێر ئابلۆقەی ئابووریش لەو کاتەدا چونکە کاماژەم پێدا وڵاتێک بەو هەموو قەبارە و مادی و ڕۆحی و ئەمریکەکان لە 2023 قوربانی دەدەن لە عێراق 5,000 کەسیان لە عێراق بۆتە قوربانی بە قەبارەیەکی ئێزگار گەورە پشتگیری عێراقیان کردووە لە ڕووی مادی ئەنجامەکەی بەم شێوەیە بێت کاگەرێم نەتەوەی گرتوەکان ناویشت هێنا ڕۆڵە بینێت وەکو نێوەنگیرێک لە نێوان گروپەکانی ناو عێراق و حکوومەت لەگەڵ ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پەنای بۆ بێت نەتەوەی گرتوەکان بە تایبەتی نێردەی نەتەوەی گرتوەکان جنین بەڕێزجنین ینی ژنێکی ئەکتیڤ زۆر خوێنەوەکی زۆر دروستی هەیە بۆ عێراق و دۆستێکی باشی کوردیشە ئامۆژگارەکانی بەردەوام من ینی مەسلەی ئەو خۆپشاندانانی کە ڕوویدا ئەگەر تێبینی بکەن لە تشرینی پارەکەەوە تا ئەم ساڵە زۆربەی هەر زۆری خۆپشاندەرەکان یان با بڵێن باشتر چالاکوانان بەش هەر زۆری تیرۆر کران و ئەمە بۆ نەتەوەی گرتوەکان و مافی مرۆڤ و نێردەی نەتەوەی گرتوەکان لێرە ئەرکێکی قورسەکە چ راپۆرتێک لەسەر ئەم وڵاتە بەرزکاتەوە بە ئەوەی کە هێزەکانی هاوپەیمانان کە لێرەن بۆ پشتگیریی گەورەی عێراق کەچی لە ڕووی مافی مرۆڤ وەکو ئاماژەم پێدا لە ڕووی تیرۆرکردنی ئەمانێک کە دەنگێکی ناڕزایی بەرزەکەنەوە وای کردەوە کە عێراق دیسان لە بەردەم کۆمەلگەنی دەوڵەتی تووشی ئەحراجێکی گەورە بێت و نەشی توانی تا ئێستاکەش ئەگە تێبینی بکەین پارێزی لە ئەو پارێزبەندی کە هەیەی بۆ نمونە نێردەی نەتەوەی گرتوەکان بنکە و بارگاکانی باڵیۆز و قونسولگەر و سەفارەتەکان تا ئێستا نەپارێزراوە لە بەردەم بە ئامادەگرتنی موشەکی شەوانەی ئەمریکەکان ئەوە ئەم گروپانێک کە بە ئامادەگرتنی ئەمریکەکان و ئەو بارەگانێک کە باسم کرد زە ئەمە ئەحراجێکی گەورەی لە بەردەم کۆمەلگەنی دەوڵەتی لە بەردەم کەوتن مصداقیەتی عێراق ئەگەدارین 2016 لە پاشەوەی کە خەریب بوو ئیتر مەترسی داعش کاڵە بەوانێ لانەشایەکان هەوڵیاندا کە وەکو خۆشت باس کرد بە یاسا دان بە گروپی حەشدی شعبیان بدرێت کارەکەش کرا بەڵام پێ دوانیە ئێستا بێ حکوومەتی عێراق پێداچوونە بۆ یاسای بکاتەوانێ بۆ یعنی لە دواترە دووبارە تووشی موقیفێکی ئاوایی نەبێتەوە منەوەی قسەیەکی بەڕێز ئابادیتان بۆ بجێڕمەوە لە 2 ڕۆژ لەوەی پێشتر لە یەک لە کەناڵە کوردیەکان پەخش کرا ئەڵێ ئەو کاتانێک کە ئێمە هێزمان پێویست بوو کە زۆر هێزمان پێویست بوو بۆ شەڕی داعش لێ نەگەڕانی لە 120,000 تێپەڕێ کەچی کە شەڕ وەستاوە ئەم هێزە زیاد کراوە بۆ لەسەر 160,000 لێستاە گەوسی هەزارەی لە موازنش بێتە سەری لەوانێ بگاتە 180,000 بۆی ئەم ڕێژەیان ئەم ژمارەیە بەرزکردنەوە مەسلەیەکی سیاسیە زیاتر نەک مەسلەیەکی ئەسکەری یانەوە چ بۆ ناوخۆ چ بۆ ئەو پژگیریەی کە بەدیری ئەتەناتیدی هێزە ڕسمەکەی عێراقە کە هێزێکە لە ڕووی کۆمەڵێک پرانسیپی سەربازی یاساکانی نێودەوڵەتی زۆر بە باشی مەشقێکی وا کراون کە هێزی عێراقانی سەربازی ڕسمی فەرمی عێراق لە هەر شوێنە کار دەکەن بەڕاستی دەبێتە ڕەزامەندی ئەو خەڵکانی زۆر مەهنی کار دەکەن زۆر بە باشی مەشقیان پێدراوە و ئەو کە فترانی کە ئەمریکەکانش لەگەر هاوپەیمانەکان بەشێکی زۆر کاتیان بۆ پەروەردەکردنی هێزی عێراق لە ڕووی چەکەوە لە ڕووی کاروباری سەربازیەوە سوودی باشی وەرگرتی هێزەکانی عێراق بەڵام بەداخۆ ئەمانە لە دەرەوەی ئەم پرۆگرام و بەنامە و مەشق و پرانسیپانن ئەمەش کاریگەری خراپی کردە سەر ئەو کارانی کە دەکرێت یان ئەمەی کە عێراقی کردوتە خەندەقێک بۆ یان خەندەقێک یان تەسفیه حسابا لەگەلایەنەکانی تر لە ناو خاچە عێراقدا بە خەڵکی عێراق بە پارەی عێراق بە توانای مرۆی عێراق کاکەریم هەوڵەوەی کە هەیە وردە شەڕە جارێ جەنگە گەورەکە دیار نییە و نازانین بەڵکو ئینشاڵڵا ڕوونەیە
بەڵام عێراق مەترسی ئەوەی لەسەر هەیە ببێ بە گۆڕپانی جەنگی نێوان ئەمریکا و ئێران ڕاستە خۆ بیان بەیەکە ئەو ئێستا بوتیەک بە ئەمەلی تۆ ئەو هێزانی کە ئێستا ئەمریکەکان بە ئامان دەگرن سەفارەتی ئەمریکا هێزەکانی هاوپەیمانان لە پێناو چییە؟ یعنی بۆ نمونە ئەو هێزانە خۆی سێداوی عێراق هاتوون عێراق کاتێک کە پێویستی بۆ هێزانە بووە یعنی کێشەی لەگەر عێراق ئەم هێزانە کێشەی لەگە وڵاتێکی تر ناوی ئەمریکایە و ئەگەر ئەنجینام بۆ نمونە کە ئاماژەم پێدا عێراق خۆی لە کۆبوونەوە گفتوگۆ و بەردەوامدانەوەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان لێرە و جێگیرەوەی ئەم هێزە بە ناتۆ بۆ مەشق و کاری لەو بابەتە ئەمە وەکو خاڵێکم هی دووەم ئەمریکا خۆ نەیگوتووە من نامێنمەوە بەردەوامیشە لە کشانەوە و هێزەکانیشی بچوو کردوتەوە ینی وردەوردەژ لە ژمارە بۆیە ئەوەی کە دەکرێت شەڕی بە وەکاڵەتە ئەجینا ئەمریکا دوای 2011 کە گەڕایەوە دووبارە سا عێراق هاتوتەوە خاڵێکی تریش و قازانجی زۆری بە هێزەکانی ئەمریکا گەیاندووە لە ڕووی مەشقەوە لە ڕووی پرچەکردنەوە لە ڕووی تا ئێستاش ئاماژەم پێدا هەموو ئەو ئیخباری ئیستڵعیانەی لە ئاسمانەوە کە بە هێزەکانی ئەمریکان هەرێمی کوردستان پارێزراوە لە ململانێ و بێگومان نەخێر نەپا ئەوەی کە بینیمان لە چەند جاری ڕابردوو بەو فڕۆکە بێ فڕۆکەوان بە ساروخی کاتوشە کە هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر کە کراوەتە ئامانج یەک وێنەیەک ینی نامەیەکە بۆ ئەمریکان کە لە چێ دەستمان پێدەگا دوو هەرێمی کوردستانیش کە ئێمە کوردەنگمان نەدا لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا بۆی ئەوان دەزانن دەنگنادەن بەو بابەتە بۆیە لەوانەیە بەشێک لەو کێشانەش ینی بەرەوی کوردستان بگرێتەوە یعنی ئەم ساحەی عێراق کە بۆتە ساحەی ململانێ بێگومان هەرێمیش کە بەشێکە لە عێراق دەرناچێت لەم واقع زۆر باش کاگەرم زۆر بەخێربێ ماتۆمان کردی ئێوەش بەخێر سپاس بۆ هەرێم کەمالاغا ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق دەست خۆش بە سانیارەکانمان دوومان کردی زۆر بەخێر بێت